چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی هەژدەهەم بیرکردنەوە لە شایەتیدانی ئەندامەکان. خوشک و برای ڕێزدارم، هەر کاتێک هەر ساتێک شەیطان وەسوەسەی خستە دڵتەوە ویستی بەرەو هەڵدێرت ببات، بەرەو گوناه و تاوان و مەعسیەتت ببات، ئالەو ساتەدا بیر لەوە بکەرەوە کەوا ئەندامەکانی جەستەی خۆت، بەڵێ ئەندامەکانی خۆت، دەستت، پێت، گوێچکەت، چاوت، تەنانەت پێستت، هەموو ئەندامەکانی خۆت ڕۆژێک لە ڕۆژان شایەتیت لەسەر دەدەن. هەر گوناهێک، هەر تاوانێک بە هەر ئەندامێکی جەستەت ئەنجام دابێتن، ئەو ئەندامە لە لای خوای پەروەردگار شایەتیت لەسەر دەدات. بەڵام لێرە نا، بەڵکو لەوێ، بەڵێ لە گۆڕەپانی مەحشەر ڕۆژی قیامەت فەزحت دەکات، حەیات دەبات لە بەرامبەر هەموو مەخلوقات. اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون. أو روجه خواهی پروردگار ده فرمید مورک بزمان تانو دنین، بلام أو روجه وتكلمنا أيديهم دستکان تان دینی نگو، دست قسان دکا أو روجه وتشهد أرجلهم پیکانتان شایتیتان لسر ددن بەوەی کە پێتان ئەنجام داون. کەواتە خوشک و برای بەڕێزم، سبحان الله لەو ڕۆژەدا چێ دەستەکانت بە دەنگ دێنیتن، بە قسەیان دەینیتن، چێ پێیەکانی تۆ لەو ڕۆژەدا بە قسە دێنیت. بێگومان خوای پەروەردگار خوایەک، بەڵێ خوایەک کە خوای پەروەردگار دەفەرمێت حتى إذا ما جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون. لو ڕۆژەدا خوای پەروەردگار دەفەرمێت کاتێک ئەوانەمان هینا ئاگرمان پیشاندان، حتى إذا ما جاءوها کاتێک کە ئاگریان بینی، دۆزەخیان بینی، ئالەو سات و کاتەدا شەهید عليهم سمعهم گوێچکەکانیان شایەتیان لەسەر دەدەن، چاوەکانیان شایەتیان لەسەر دەدەن، تەنانەت پێستت شایەتی دەداتن کەوا چیان ئەنجام داوە. اینجا لەو ساتەدا وەقالوا لجلودهم بە پێستی خۆیان، بە ئەندامەکانی خۆیان دەڵێن لیمە شەهیدتم عەلەینا، باشە ئێوە بۆ شایەتیتان لەسەر مندا، لەسەر خودی خۆتاندا، ئێخۆ من ئەو خۆشیانە، ئەو گوناهانە، ئەو تاوانانەی کە دەمکردن بۆ ئێوە بوون، ئێوە ئێستا شایەتیم لەسەر دەدەن. ئەوان چی دەڵێن؟ قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء، بەڕاستی ئێمە بە خۆمان نییە کە قسە دەکەین، ئەو خوایی کە هەموو شتێک بە دەنگ دێنی ئێمەشی بە قسەکردن و بە دەنگ هێنا. کەواتە برای ڕێزدارم، ئەو ڕۆژە بیر لەوە بکەرەوە بەڕاستی خوایەکی گەورە هەیە، خوای پەروەردگار زۆر مەزنە. خوشتی بەڕێزم بیر لەوە بکەوە کە ئەندامەکانت ئەو ڕۆژە هەمویان شایەتیت لەسەر دەدەن. ئیدی ئەو ڕۆژە ئاخ و ئۆف، ئەسەف هیچ سوودێکی نییە، ئاخ و ئۆف لەسەر ئەو، بەڵێ لەسەر ئەو تەماشاکردانەی، لەسەر ئەو نەزەرانەی کە دەتکردن، لەسەر ئەو قسە و گفتارانەی کە بە بەزارتدا دەهاتن، هیچ شتێک سوودی نابیتن. ئێستا بیر بکەرەوە، ئێستا بیر بکەرەوە پێش ئەو ڕۆژەی ئەسەف و خۆزگە بخوازیت.